بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق ڕای دەگەنێت تاکو ئێستا حکوومەت هێرێم پابەند نەبووە بە یاسای بودجە بۆ عێراقی جبڕاپارێکی ڕەوانەی هەرێمی کوردستان نەکردووە. بە پێی زانیاریەکانی پەیامی چەند پەرلەمانتارێک لە هەوڵدان ئەم کێشەیە لە ڕێگەی یاسا و دادگا لە عێراق یەکلا بکرێتەوە. بە میواندارێک لە بەڕێزان دکتۆر ئەمین بەکر ئەندامی پەرلەمانی عێراق کە لە سەرتاوە لە ستۆدیۆ لەگەڵمانە، هەروە دواتریش دکتۆر موسەنا ئەمین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بم پرسە دەدەین. لەبەرەوەی تا ئێستا حکوومەتی هەرێم هیچ ئیلتیزامێکی نەکردووە، بۆیە حکوومەتی ئیتیحادیش هیچ ئیلتیزامێکی مالی نییە بەرامبەر بە هەرێم. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ڕایەگەێنێت حکوومەتی هەرێم پابەندی یاسای بودجە نەبووە، بۆیە حکوومەتی عێراقیش هیچ بڕەپارێکی بۆ هەرێم نەناردووە. یەک مانگە یاسای بودجەی عێراق چۆتە بواری جێبەجێکردنەوە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم هیچ ئیلتیزامێکی نەکردووە بە یاساکەوە. ئەحمەد حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی عێراق لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی ئەنادۆڵ ڕایگەیاند بەپێی یاسای بودجەی عێراق ئەبێت هەرێمی کوردستان ڕۆژانە 550,000 بەرمیل نەوت ڕادەستی کۆمپانیای سۆمۆ بکات. لە بەرامبەردا حکوومەتی عێراقیش پشکی لە سەدا حەڤەی ئینفاقی فعلی بۆ هەرێم ئەنێرێت. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتیشی تا ئێستا حکوومەتی هەرێم پابەند نەبووە بە یاسای بودجەی عێراق، بۆیە حکوومەتی عێراق هیچ بڕەپارێکی نەناردووە بۆ هەرێم. لای خۆشیەوە ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق لە لێدوانێکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند چارەسەرکردنی کێشەی بودجە و موچەی فەرمانبەرانی هەرێم لە پەرلەمانی عێراق کراوە بە یاسا. لە دوای تێپەڕبوونی مانجێک بەسەر یاساکەشدا دەرەکەوێت کام لایەن یاساکەی جێبەجێ نەکردووە. حکوومەتی ئیتیحادی تەسەڕوفی نەکرد، پەرلەمان ئەتوانێت زەخت بکات. جێگری سەرۆکی پەرلەمانی عێراق وتیشی هەر کاتێک دەرکەوت لایەنێک پابەند نەبووە بە پرۆژە یاساکەوە، ئەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق و وەزارەتی دارایی و نەوت بانگشتی پەرلەمانەکەین. عدد الأصوات المرفوعة إيديها 75. لە کاتی پەسەندکردنی یاسای بودجەی عێراق لە مانگی 12 ساڵی ڕابردوو ناکۆچی کەوتە ناو لایەنە کوردیەکان لە بەغداد. هەر یەک لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکگرتوو و یەکێتی توانیان پرسی موچەی فەرمانبەران لە یاساکەدا جێبەجێ بکەن. فراکسیۆنی پارتیش یاساکەی ڕەت کردەوە و بایکۆتی دانیشتەکانی کرد. لە ژێر فشاری جەماوەر و فراکسیۆنە کوردیەکانیش حکوومەتی هەرێم ڕۆژی 21 دوانزەی ساڵی ڕابردوو لەگەڵ فراکسیۆنە کوردیەکان کۆبەوە بۆ کەمکردنەوەی ئەو فشارەی کە لەسەری دروست بوو بۆ پابەندبوون بە یاسای بودجەی عێراق. لە کۆبوونەوەی فراکسیۆنەکان و حکوومەت بڕیاردرا لیژنەیەک لە نێوان حکوومەتی هەرێم و فراکسیۆنەکان پێک بێنرێت بۆ بەدواداچوون بۆ یاسای بودجەی عێراق، بەڵام تا ئێستا لیژنەکە دەست بەکار نەبووە و حکوومەتیش پابەندی یاساکان نەبووە. أمر التصويت على مشروع قانون مجلس القضاء الأعلى. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، کاوتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لەکەوە یاسای بودجەی عێراق چۆتە بواری جێبەجێکردنەوە لە عێراق بۆ تاکو ئێستاش هەرێم و بەغداد لەبارەی پرسی موچەی فەرمانبەرانەوە پێی و پابەند نەبوو. بەڵێ دەناوی خۆی گەورە سەرەتا لە ڕاستیە تەمام بودجە کۆمەڵە قۆناغیە دوایەوە کە یاساکە پەسەند کرا پێش ساڵی نوێ درەنگێنرا سەرۆکایەتی کۆمار پێویستەکە لە سەرۆکایەتی کۆمار دەرچواندنی بۆ بکرێت و ئێزار کرا لە سەرۆکایەتی کۆمارەوە، دوایەوە ئەبێت لە وەزارەتی دارایی تعلیماتی تەنفیزی بۆ دەربکرێت. تعلیماتی تەنفیزی بۆ بودجەی ساڵی 2017 پێش هەفتەیەک دەرکراوە، واتە کەمێک تاخیر بوو. بەڵام لە ڕاستیە لە ینی بە ئەسری ڕەجعی لە مانجیەکە ئەم بودجەیە ساری مەفعولە تقریبا
ئەوەی کە دەمێنەوە ئەو ماوەی کە پێش 2000 ینی تاکو و دانیماتەکە دەرکراوە لەسەر ئەساسی یەک لەسەر بنەمای یەک لەسەر 12 عشری پێوترێ پارە خرج کراوە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئێستا دەرکەوتووە ئایا ئەم بجێ بۆ کەوتە باری جێبەجێکردنەوە چونکە لە ڕووی داهات و لە ڕووی خەرجەکانەوە ئەوەی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە پەیوەندی بۆ خەڵانەوەی کە کێشەکانی فەرمانبەرانی هەرێم و موچە چارەسەر دەکرێت ئایا هیچ چارەسەرەکە ئایا ئیشی بۆ کراوە لە ڕاستیە ئەبواە تا ئێستا ئەمە مانجێکە نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی سۆمۆ بفرۆشێ 550,000 بەربینەوەت بدرێ بە کۆمپانیای سۆمۆ ئەو بیفرۆشێ و داهاتەکەی بکرێتە داهاتیشی اتحادی و ئەگەر پێویستی بە تەکمیلە بوو لە حکوومەتی اتحادیەوە بۆ مانجی یەک پارە لە بەغداوە هاتە بەڵام ئەگەر لە سەرم بۆسی تا ئێستا حکوومەت هیچ بڕەنەوتێکی تەسلیمی سۆمۆ کردووە نەخێر جامەوەەوە بڵێم بەڵام هەتا ئەم دقەیە حکوومەتی هەرێمی کوردستان نەکەر هیچ بڕەنەوتێکی تەسلیم نەکردووە ئەسڵان هیچ مەبەستیشینەوە لەمە تێبگە بێزگە لەو کۆبوونەوەیکە لەگەڵ پەرلەمانتارە کوردەکان و سەر فراکسیۆنەکان کردی دوایەوە هەر دوای زوو بەزوو دوای ئەوە دەدوانێکی بەڕێزی سیروان بەرزانی بازەوە دەکات کە ئەم بزێ لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستانیە بۆ ئەم پێوەی پابند نابین ئەم بڕیارە پێشوەختە ئەمە شتێکمان پێدەڵاویشەوەی کە هەرێمی کوردستان پێشەشی بڕیاری داوە کە بە یاسای بزەوە پابند نەبێت چ جا کێشەی چێش چارەسەرەکە کام کێشەی چارەسەر ناکرێ خەڵکی هەرێمی کوردستان زەرەرەکە قازانجەکە گرنگەوەیە ئەو بڕیارە بڕیاری سیاسی پێشوەختە و دراوە بۆەوەی کە هەرێمی کوردستان پابند نەبێت وەگەرنا بە پێچەوانەوە دەتوانرا ئەگەر ینی کێشەی حکوومەتی هەرێم کێشەی لایەنی هەرێمی کوردستان ئەوەیە کە ئێمە کەمتر قازانجەکەین قازانج ناکەین چۆن قازانجەکەین ئەتوانرا وەفدێکی فەنی تەشکیل بکرێ بێتە بەغدا ئەوەی کە ئامادەکاری حکوومەتە هیچ ئامادەکارێک نەکراوە لە ڕوو بۆن لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق یا وەفدێک سەدانی بەغداد بکەوەندی کێ واگەدار بن حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئیرادەیەشی نییە و هیچ هەنگاویش نەناوە و تەنانەت من دەتوانم بڵێم بیریشی نەکردێتەوە بیریشی لەوە نەکردێتەوە چونکە وەکو وتمان حکوومەتی هەرێمی کوردستان بە سیاسەتێکی شەکا کە سیاسەتی خەڵک نییە و سیاسەتی خزمەتکردن بە ئابووری کوردستان نییە ئەوەندەی سیاسەتی خزمەتکردن بە ئابووری حزبێک و دەست بەسراگرتنی باری دارایی کۆمەڵای ینی هەرێمی کوردستانە لەلایەن حزبێک و ئەتوانم بڵێم لەلایەن چەند حزبێکەوە بەڵام بە تایبەتی بە پلەی یەک پاری دموکراتی کوردستان کە خۆی ئیدارەی مەلەفی نەوتی و سیاسەتی نەوتیەکە بەڵێ ینی بەوە چونیت و تا ئێستا دوای مانگی حکوومەت هەر بیریشی لەوە نەکردێتەوە کە چۆن پابند دەبێت نابێت بەڵێ دیارە گەر بیری کردایەتەوە لانی کەمی وەفدێکی فەنیە نرد تا بۆ لەگەڵ بەغدای قسەیە کرد ئێمە چیمان پێ بڕێەوە چیمانەکەوێتە سەر بزانین ئەگەر کێشەکە لە فەنیاتایە لە جوزیاتایە چارەسەر بکرێ بۆ نمونە ئەتوانرێ بۆ نمونە باز بکرێت ئێمە نەفقاتی فعلی باسەکەن نەفقاتی فعلی چۆنە چەند دەبێت چەند نابێت چۆن پارەمان پێدەن نەفقاتی فعلی پەیوەندی بە حساباتی ختامەوەیە لە حساباتی ختامی لە ژمێرەی کۆتایی لە کۆتایی ساڵا کرێکەوەتە ئەمە چۆن نەکرێت چۆن یانی هیچ ئەمانە نەکراوە هیچ هەنگاوی نەداوە کە هەنگاوی نەداواتە نێت نییە بۆ ئەوەی کە باری دارایی خەڵک سەرتا ئەتوان بڵێم نێت نییە بۆ پابندبوون بە یاسای بزەی اتحادیەوە کە نێت نەبوو پابندبوون بە یاسای بزەی اتحادیەوە کەواتە هەرێمی کوردستان نایەوێت سوود لە داهاتی اتحادی وەرگرێ بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی هەرێمی کوردستان بە جۆریش تریش نایەوێت فشاری اتحادی لەسەر بێت بۆەوەی کە داهاتەکانی هەرێمی کوردستان شەفاف بکات داهاتەکانی هەرێمی کوردستان شەفاف بکات و ڕوونیان کاتەوە چی بۆ شوێ ڕۆچی دەچیا خەرجەکرێت چی چێتە جیرفانی شوێەوە بەڵە زۆر باشە بەڵام ئەوە بوتت هەرێم حکوومەت هەرێم بیری نەکردو ئەی عێراق ئەرکی عێراق چییە ئایا بوون منە عێراقیش تا ئێستا هیچ پابند بووە بۆی کە وەکو نیەت پاکێک مەسەرەن بڕێک پارە بۆ هەرێمی کوردستان ڕەوانە بکات منە بێت لێرە شتێک بڵێم سەرەتای پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحاد پەیوەندیی ناتەبیعیە و ناتەندروست بووە و هەر لە سەرەتای 2023ەوە تاکو ئەم دەقەیە لەسەر ئەو ئەساسە لەسەر چۆن یەکتر تەواوکردن قەنەعەتکردن بە یەکتری بەڵام پەیوەندیی نایاسایی و نادەستوری بووە چۆن سەرەتا کە داهات لە بەغداوە داهات دابەشی دووە کرا بەشێکی بۆ سلێمانی و بەشێکی بۆ هەولێر دەنرا ئێمە لای خۆی کە لە
یعنی لە دەستورا یەک هەرێمین بەڵام لە ڕاستیە لە ناخۆیان جیاواز بووین یعنی ئەو کاتی داهات لەکوێدا بەشیان دەکرد لە وەزارەتی دارایی بەشی شێنار بۆ سلێمانی بەشی شێنار بۆ هەولێر لێ پرساوێتی ئەو ناوچانەیە کرد کە کەوتنە زۆنی زەردەوە و سلێمانی لێ پرساوێتی و ناوچانی دەکرد کە دەکەوتنە زۆنی سەوزەوە ئەم بابەتە هەتا ئەم دوایانە درێژەی کێشە دوایەوەیکی گۆڕان چۆن ناو حکوومەت هێرێمی کوردستانەوە هەندێک گۆڕانکاری و هەندێک وعد دێندا کە چاکسازی دارایی بکەن چاکسازی سیاسی بکەن چاکسازی موسساتی بکەن بە تایبەتی دەستگای چووک و پێشمەرگا و لە مۆزۆی بەرهەمهێنانەوەوانە بەڵام کاتێک کە هەندێک هەنگاورا یەخستنەوەی دارایی کراکە هەموو داهاتەکان بستنەوە وەزارەتی دارایی هەرێمی کوردستان بەڵام دوای جار نەیانتوانی کێشە ئەساسەکان چارەسەرکەن کێشەی ئەساسی تر چییە ئەوەیە تا ئێستا حکوومەتی اتحادی خۆی بە خاوەن یاخود بە لێپرسا و نازانێ بەرامبەر بە هەرێمی کوردستان وەکو چۆن هەرێمی کوردستانیش وای لێ کردووە بە شێوازێک تەعامل دەکات ئەڵێت هەموو مەسئولیەتی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەستۆی منە و تو هەقت نەبێ ئەمە لە ڕووی دەستوریەوە ناکۆکە بۆ حکوومەتی هەرێمی اتحاد حکوومەتی هەموو عێراقا تەنها حکوومەتی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان نییە واتە لێپرسایەتی ئەم ناوچانە لە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان بێت کە وتمان حکوومەتی اتحاد واتە ئەو حکوومەتەی کە ئەتوانێت لە تەسەڕف کات یاخۆ سەرپەرشتی هەرێمەکان بکە سەرپەرشتی پارێزگاکان بکە هەموو ئەو پارێزگایان ڕێکخراون یا ڕێک نەخراون لە هەرێمێکدا وەکو یەک چاودێریان بکە کێشەی ئەم چاودێری نییە لە حکوومەتی اتحادی عێراقیە کاتێک کە ئەڵێن بۆ نییە ئەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێ خۆم نەوتی خۆمە فرۆشم خۆم ئیدارەی خۆمە دەم و ئێوە حەقی منتان نەبێ ئەمە خەلەلەکەیە لە کاتێکا کە حکوومەتی هەرێمی کوردستان بەم شێوازە خۆی لە هەموو مەسئولیەتێک دزیوەتەوە و خۆی لە هەموو لێپرسینەوەیەک ڕای کردووە و ڕێگا نادا لە ناخۆشە لێپرسینەوە چاودێری هەبێ کە مۆسسەیەکی وەکو پەرلەمانی پەخستووە لە بەرامبەریشدا ناتوانێت مەسئولیەتی خەڵکی هەرێمی کوردستان لە ئەستۆ بگرێ یاخود وەکو پێویست کارەکانی سەرشانی خۆی جێبەجێ بکە نەکەرەمەی نەکردووە بەڵکو ئەم دەرفەتی قۆستۆتەوە بۆەوەی کە بارودۆخی هەرێمی کوردستان چ لە ڕووی دارایی چ لە ڕووی سیاسیەوە بخاتە خزمەتی جێبەجێکردنی ئەجندای حیزبی دەستکەوە لە بریەوەی کە بێت پلانێکی استراتیژیە بێ بۆ ژیانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بۆ ڕازیکردنی کۆمەڵانی خەڵکی هەرێمی کوردستان بۆ چارەسەرکردنی کێشەکانیان کێشەداراییەکانیان کێشەی نەبوونی خزمەت گوزاریان بێزگەلەوەی کە تا ئێستا هەر کێشە سیاسەکانمان کەڵەکە بن و جاروباریش هەندێک مۆزۆ دێتە زۆر باشکەوت ئێستا بە دیاریکراوی کامیان خەتای کێکەم یاسەیە جێبەجێ ناکرێت بەڕوونی ئایا خەتای حکوومەتی هەرێمە یاخود بەغدادە من باسی ئەوم کرد کە هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی وەزێکیان خۆڵقاندەوە پێی دەوت ئەم دیفاکتۆی کە ناوێنەوە هەریەک بۆ خۆی هەرێمی کوردستان وەزێکی خۆڵقاندووە لە پێشتردا کە لە هەموو لێپرسینەوەیکی حکوومەتی اتحادی خۆی ڕزگار کردووە یاخود ئەو بۆچوونەی گەیاندوتە لایەنی اتحادی کە ئەوان هیچ حەقێکیان نییە وەگەر تەدەخولێ بکەن ئەو تەدەخولە برتێ لە تەدەخول لە شوونی هەرێمی کوردستان و قەزەیەکی نەتەوەییە و بەم شێوە لێک بدرێتەوە ئەمە بەڕاستی هەڵەیەم چەمکە ئەبێ ئێمە بزانین حکوومەتی اتحادی لە هەمومان پێک دێ لە کوردە لە عەرەبە لە سونەیە لە شیعە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمەیە کە ئیداری هەرێمی کوردستاندا حکوومەتی هەرێمی کوردستان چوارچێوەی دەسەڵاتەکانی دیاری کراوە هەر کاتێکە هیچێک لەوانە سیاسەتی دارایی سیاسەتی دارایی بەپێی دەسوور بەپێی مادەی 110 دەسوور بەرگەی سێ اتحادیە ناکرێ هەرێمی کوردستان بڵێ من خۆم نەوتە فرۆشم خۆم ئەوەندە موچە ئەدەم ئەوەندە نادەم ئەوە کەمەکەمەوە هەموو ئەمانە اتحادینە بێ بە یاسا ڕێک بخرن بەپێی چی یاسایەک دێت موچەی فەرمانبەران لە سایە 40دا ئابەزێنێ سایە 50دا ئابەزێنێ بەناوی پاشەکەوتەوە ئەمە بابەتێکە نایاساییە و تەنانەتەوە تا حکوومەتی هەرێمی کوردستان پابەندەوە بە یاساشەوە تا هەر لەسەر ئەم بابەتە داوا لە بەردەمی محکەمەی ئیداری لە هەولێریش بەرزکرایەوە محکەمەی ئیداری کە ئەم بڕیارەی حکوومەتی هەرێمی کوردستانی بە نایاسایی وەسف کرد لە هەولێریش بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نەبوو پابەند بێ پێوەی کەواتە بێ یاسایی یەکەن ڕێزدا بڕیاری دادگا ناگیرێ و ڕێز لە ئیرادەی خەڵک ناگیرێ ئەو هەموو خۆپشاندا نەکرا ئەو هەموو داوای چاکسازیە کرا و هەموو داوای گەڕانەوەی پاشەکەوت و موچەیە کرا بەڵام گویان لێ نەگرتن لە خەڵکیان نەگرت لە لارێکی تریشەوە کە ئەڵێن ئەتوانرێ ئەم کێشانە چارەسەر بکرێ بە یەخستنەوەی بواری داراییمان لەگەڵ حکوومەتی اتحادی بۆ ئەوەی کە ئێمە بتوانین
یعنی ئەم ڕاستێ بزانین ئێستاشی لەگەڵا بێت ئێستاشی لەگەڵا بێت حکوومەتی هەرێمی کوردستان بێزگەرەوەی نەوتەکەی ناکاتە سای حەفی حکوومەتی اتحادی ئەگەر بژگە یعنی ئەوەندە کە بەهۆی ئەو عقدانەوە بە شێوازێک کراون بەهۆی ئەو پارەی کە ئەدرێ بە تورکیاپەوە پارێکە لە گواستنەوەی نەوت خەرجەکرێ ئەو بەهۆی ئەو پارەی کە درێ بە کۆمپانیەکانی دەرهێنانی نەوت بەهۆی ئەو پارە زۆرەی کە درێ بە بۆ پشکانەی کە بەشدارن لە کۆمپانیەکانی نەوتە شتێکی وەوتۆ بە هەرێمی کوردستان نامێنێتەوە بێزگەلەوەی کە بە نرخی شێرزانتر لە بازارەکانە بە حسابی خۆیانەی فرۆشن شتێکی ئەوتۆ لە پارەی نەوتی هەرێمی کوردستان نامێنێتەوە کە نامێنێتەوە بۆ نایت ئەم نەوتە بکەیتەوە بە یەک جێرفان لەگەڵ بەغدایە لە کاتێکا کە نەوتێکی هێزگار زۆر هەیە لە بەسرا لە عەمارە لەم ناوچانە کە زۆر لەوە زیاترەوە ئێمە لە ساڵانی پێشووتر هیچ نەوتمان نەبوو هەموو بوزدەیە سا حەفەی خۆمان وەرەگرت و پارێکی زۆر باشیشمانە بوو هەموو خەڵکیش ینی بەباشی ئەژیا کەواتە ئێمە پشکمان زیاتر دەبێت چ لە ئێستا چ لە مەودای دووردا ئەگەر لەگەڵ حکوومەتی اتحادیا بین ئەم بابەتی ئابووری سەربەخۆییە ئەگەر قسە بێت بۆ ئەوەی کە دروستکردنی ژێرخانێک بێ بۆ دەوڵەتی کوردی ئەوەی کە باسەکرا درۆیەکی گەورە بوو لە بەرەوەی دەوڵەتی کوردی بەڵێ بۆچی درۆیەکی گەورە لە بەرەوەی درۆیەکی گەورە بوو ئێمە هەر خۆیان لە لێدوانەکانە ئەڵێن پارەی نەوت ئەو شتێکی تۆ نامێنێتەوە کە پارەی نەوە شتێک نامێنێتەوە کاتە کام ژێرخانە دروستەکەی بەچی دروستەکەی کام مواساتە دروستەکەی ئەم پارەی لە کام مواساتەیە سەرف کردووە کام خزمەت گوزارێت پێشکەش کردووە توانی و تێیشێتی نەتەوەی نیشتیمانی لە هەرێمی کوردستانە لە نێوان لایەنە سیاسەکاندا فراهم بکەی هیچ ئەمانە نەکردووە ئەوەندەی بریتی بووە لە ئاوازێکی خۆشبەوەی خەڵکی پێ بخێنن تاکو ئەوان بەردەوام من لەسەر ئەو سیاستی خۆیان شتێکی تر نەبووە لە ڕاستیە کەواتە ئێمە هەڵە دەکەین ئەگەر هیچ تر بڵین ئەم ئابووری سەربەخۆییە بەم شێوازەی ئێستا بم بەڕێوەبرنەی ئێستا ئەتوانێت لە خزمەتی پرۆسی دروستکردنی دەوڵەتی کوردیا بێ ئەگەر هەر ئەم بیانویان بەدەستەوە لە خزمەتی پرۆسی دەوڵەتی کوردی دانەبێت لە خزمەتی چیدایە لە خزمەتی بێزکردنی هەژمونی حزبێک و هێشتنەوەی هەژمونەکەیەتی بەسەر خەڵکەوە یعنی نەوت بۆ مەوەستە بەکاردێنرێ هیچی تر نییە خۆ ئێمازانین ئەگەر بۆ خەڵک بەکار هاتایە ڕێگای تر باش زۆر بوو بۆ خۆشگوزەرانیکردنی خەڵک ڕێگای تر زۆرە بەوەی کە بیر بکرێتەوە چۆن ژیان و گوزەرانی خەڵک باش بکرێت چۆن توانی پەرە بە بواری ئابووریمان بدەین ژێرخانی ئابووریمان بێزکەین چۆن توانی کێشەی چشدارایەکەرمان چارەسەرکەین هەموو ئەمانە چارەسەرەکرێت ئێمە بۆ نمونە ئێمە لە بواری نەختیە تا ئێستا لە بواری نەختیە دراوی عێراقی بەکاردێنین بەڵام لەبەرەوەی کە ئەم جۆرە سیاستە ئەم سیاستی دوورە پەرێزی لە پێناوی ئەوەی کە ئەوان بە بەردەوام بن لە بەڕێوەبردنی مەلەفی نەوتیە نەسوود لە ئیداری نەختی عێراقی وەردەگرین کە بانقی مرکزی عێراقیە ناتوانین سوود لەو قەرزانە وەربگرین کە دێنە عێراقەوە کە یعنی بۆ نمونە هەموو ساڵێک هەر ئەم ساڵەکە بە پێی ئەوەی کە لە بودجەی هاتوون نزیکەی 21 تریلیۆن دۆلار بە قەرزی جۆرا جۆر دێت بۆ عێراق چه قەرزی ناخۆی کە لە ڕێگەی بانک و سەنداتی خەزانەی گشتیەوەیە چ لە قەرزی نێودەوڵەتی لە هەموو ئەم قەرزاندا قەرزێکەیە 22 ملیار دینارەکە بۆ هەڵەبجە تەرخان کراوە ئەویشی کۆنە بانقێکی یابانیە ماوەیەکی زۆر زۆرەوە عدرا و اتفاقەکە هی پێشترە هیچ شتێکی تری بۆ هەرێمی کوردستان تیانە کەواتە ئێمە هیچ ئیسفادەیەکمان نەکردووە لە 21 ملیار دۆلار ئەمە بێزگە لەمەی کە ناتوانین ینی لە زۆر بواری تردا کاتێک کەس نەوت ئەگەر نەوتەکە هەمان ئەو نەوتە بە اتفاقێک لەگەڵ حکوومەتی اتحادیە بفرۆشین بۆ بە هەرزانترێ دێنە بازارە ئەمانڵێن هەموو زۆر باشکەوتە بە دیاری ئێستا خەتای کامیانە کە مەسەلەن موچەنی یەکەم خەتا لە ئێستاداگەر لە وەزی ئێستاە سەیریکەین مەسئولیەتەکە لە سوی حکوومەتی هەرێمی کوردستانە لە ڕوانگەی ئەمڕۆ بۆ ئەمڕۆ ئەوەی کە بە یاسا ڕێکخراوە حکوومەتی هەرێمی کوردستان نەوتەکەی تەسلیمی بەغدا بکە و بەغدا ئەگەر ئەو کاتە بەغدا ئەوەی کە بەشە بودجەی هەرێمی کوردستانە نەینارد ئەوسا هەموو لایەنە سیاسەکان ناچار دەبن بەیەکەوە فشان لەگەڵ لەسەر حکوومەتی اتحادی بکەن بۆی بەشە بودجەی هەرێمی کوردستان بە تەواوەتی بنێرێ ئێستا ئەم نەهاتوو ئەمە بکە خاڵی یەکەمی نەکردووە تاکو ئەوە بڵین لایەنی بەرامبەر مەسئولیەتی خۆی جێبەجێ ناکات بەڵێ یعنی دەبێت سەرەتا حکوومەت نەوتەکە تەسلیم بکات دوای بەغدا پارەکە بنێرێت بەڵێ
بەڵام ئەمە قسە مانایەوە نیە لە ڕووی هەیکەلێتەوە و لە ڕووی بنەمای پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە بەغدا تاوانبار نییە. بەغداش تاوانبارە، بەغداش هەوڵەدا لە کۆڵ خۆی کاتەوە، هەرێم لە کۆڵ خۆی کاتەوە وەکو مەسئولیەتێک بە تایبەتی لەم بارەداراییە سەختەی ئازانێ کە هەرێمی کوردستان فەرمانبەری زۆرترە، خەرجی بەکارهێنانی زۆرترە. ئەمەی بۆتە بیان و ئەم برادرانەش هەرێمی کوردستانیش ڕێگەی خۆش کردو بۆەوەی کە ئەو ینی مەسئولیەتەکە بخاتە سەرشانی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش هیچ هەنگاوێک تا بەغداد بڵین هەرێم نەوتەکە دەستینەکە بەغدا هیچ بڕەپارێک نانێرێ هیچ بڕەپارێک نانێرێ و ڕۆژ بە ڕۆژ ئەمە خراپتر دەبێت. بۆ نمونە من ئەم بابەتە خراپتر دەبێت سەیریکە. ئەم بابەتە تەنها پەیوەندی بە مۆزۆی موچە و بڕینەوتەوە نییە، تەنها پەیوەندی بۆ بڕەپارێش شۆنێکە لە بزیاتەوە لە زۆر شتی ترە. ئێمە ئەم جۆرە پەیوەندی کە هەمان بووە لەگەڵ بەغدا زەردێکی زۆری لەداوین. لە ساڵی 2002 یاسایەکە یاسای ژمارە 16 بۆ قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دەستی ڕژێم ئەوانی کە زەرری ماڵیان کەوتووە. خۆمان نەزانی لە هەرێمی کوردستان 4500 دێ وێران بوون. لە هەرێمی کوردستاندا کەم ماڵ هەیە نەسووتێنرابێ، چەنا شار و شارۆچکەمان وێران کراوە هەمووی. ئەمە زەرری خانۆکەت، زەرری کەلوپەلەکەت، بێزگە لە زەری ڕوحی. یاسایشی تر هەیە لە ساڵی 2009 دەرچووە کە یاسای ژمارە 20 پێڵەن، هەر لە 2010 دەرچوو یاسای ژمارە 20. ئەم یاسایە بۆ قەرەبووکردنەوەی هەموو ئەو زەرەر گیانیانەی کە لەسەر دەستی ڕژێمی بەعەز لە خەڵک کەوتووە. ئەمەش بڕێ پارە بە هەموو شەهید و قوربانیانە دانێت کە ینی لە سەردەمی ڕژێمی باسە بوونێتە قوربانی. ئێمە هەڵەبجە 5,000 لێ بۆتە قوربانی، 120,000 ئەنفەرمان هەیە، بە هەزاران هەزار پێشمەرگەی شەهیدمان هەیە، خەڵکی زۆرمان لە شارەکانە لە عەمەلی ئەنفال و لەمە هەموو شەهید و قوربانیمان هەیە. یەک کەس تەعویزی وەرنەگرتووە کە مانتۆنی هەموو خەتای بەغداد یان خەتای هەرێمە. ئەمە قەزێکەیە بنەماکەی هەڵاکەی لەو لەسەر پەیوەندی بۆ بنەمای پەیوەندیەوەیەکە لە بینی حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر پەیوەندێکی باش هەبووایە ئەمە قەرەبوو دەکرانەوە، هەموو قەرەبوو کرانەوە. یاسایشی ترمانەیە یاسای ژمارە 5 ساڵی 2009 ئەویش بۆ قەرەبووکردنەوەی زیانە جەستەیی و دەرونیەکانە. کێ لە هەرێمی کوردستاندا چەند بریندارمان هەیە، چەند کەم ئەنداممان هەیە کە هەموو تووشی زیان بوون، هیچیان هیچ نەبێ بە مین و بە تەقەمەنیەکانیان بەوەی کە لە پاشماوەی ئەنفال و شەڕەکان بوون. هەموو ئەمانە بەپێی یاسا قەرەبوو دەکرێنەوە. بەڵام هەرێمی کوردستان یەک کەس قەرەبووی وەرنەگرتووەوە بەهۆی ئەم جۆرە پەیوەندی ناتەندروستەوە و بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان بیرینەوە نەکردو چۆن ئیش بکات بەهۆی سودمەند بێ بۆ ئەمانە. ئەمە مافی خەڵکە، بەڵام مەسئولیەتی حکوومەتی هەرێمە. بۆ نمونە مەسئولیەتەکە لەکوێدایە؟ پێویست بەپێی یاسای ژمارە 16 لیژنەیەک لە هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان دروست بکرێت بۆ ئەوەی کە داواکانی قەرەبووکردنەوە لە خەڵکی هەرێمی کوردستان وەرگرێ، بینێرێ بۆ بەغدا بۆ لیژنەیەکی باڵاتر کە لە بەغدا هەیە، لەوێ بڕیار بدەن بۆ قەرەبووکردنەوەکە و پارەکە لە وەزارەتی دارایی اتحادی سەرفەکرێ، نەک لە ساحەفەکە. بەڵام کەس نهاتوو ئەمە بکە. هەرێمی کوردستان ئەسڵەن بیری نەکردوێتەوە لیژنەیەکی واتەشیرکە. ئەمە مەسئولیەتە یاخود مەسئولیەت نییە؟ ئەمە کەم تەرخەمی یاخود کەم تەرخەمی نییە؟ باشە مەسئولیەت و لێپرساوەتی بەرامبەر بە ئەو هەموو زیانە ڕوحی و ژیانی و مادیەی خەڵکی هەرێمی کوردستان بە درێژایی شۆڕشەکانە کردوێتی چی هەڵیەگرێ؟ ئەگەر تۆ وەزارەتەکانت، ئەگەر تۆ حکوومەتەکەت نەتوانێت خەمی کێشەکانی خەڵک لە بیری قوربانەکان ناوێت، لە بیری قەرەبووکردنەوەیاندا بێت، چۆن ئەتوانین من متمانەی پێ بکەم کە کێشەکانم چارەسەر بکەم. سپاس دەکەم کاکتۆر. ناوبڕێکی کورتمان هەیە دواتر دەگەڕێنەوە وڵاتان. بەڵێ بینەرانی بەڕێز، ناوبڕێکی کورت وەردەگرین، دواتر دەچینە لای بەڕێز دکتۆر موسە نامین کە لەگەڵمان دەبێت، دوایام ناوبڕە لەگەڵمان بمێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
بەیانی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. کاک دکتۆر موسەناگر بینێ لای بەڕستان زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. سەرەتا بەر لەوەی باز لە قۆناغی داهاتووی هەوڵەکانی فراکسیۆنە کوردیەکان بکەین دوای پابەند نەبوونی هەرێم و بەغداد بە یاساوە، دەمەوێت لەوە دەست پێ بکەم وا بڕیار بوو کە لیژنەیەک پێک بهێنرێت لە 21 دوانزە کۆبوونەوەی حکوومەت و فراکسیۆنەکان بوو لەسەر مەسەرەی بەداچوون بۆ یاسای بودجە. پرسی ئەم لیژنەیە چی بەسەرات بۆ تاکو ئێستا پێکهێنراوە؟ بەڵێ سەرەتا زۆر سپاس سڵاو ڕێزم بۆ بینەرانی بەڕێزی کەناڵی پەیام، سپاس بۆ جەنابیشتان. ئەم لیژنەیە بێگومان گرنگە بە زووترین کات پێک بهێنرێت چونکە ئەوە مانگێک لە ساڵی نوێ تێپەڕی و ئەم مانگەش ئەبوو هەمان ڕێکەوتنی بوجە یا هەمان یاسای بوجە جێبەجێ بکرایە کە پێویست بوو جێبەجێ بکرێ، بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە و من ئاسۆیەکی ڕاشکاوانش بڵێم ئاسۆیەکی ڕوون نابینم لەم بوارە و حتا گە لیژنەیەکیش پێکێنرا ئەو لیژنەیە چی بڕیارەدا. من قەناعەتم وانە بڕیارێکی وا گەورەی یەکلاکەرەوە بتوانێت کە ئیلزامی حکوومەتی هەرێم بکە بیدا، بەڵام بێگومان بەردەوامبوونی هەوڵەکان بۆ فشار لەسەر حکوومەتی هەرێم گرنگ و ضرورین و ئینشاءڵڵا ئێمە بە هەموو توانایەکەوە و کارێ ئەکەین بە ئومێدیەوەی کە ئەگەر بێت و هەموو ئەو ئامانجانەش نەپێکێ کە لە یاسای بوجە بڕیاردراوە لەسەری، بەلانی کەم ببێتە هۆکارێکی فشار لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم موچە لە بۆختی خۆیدا بداوە بڕەوە مراجعەیەکی پاشەکەوتی موچە بکاوە نەوعێک لە دەستکراوە نەبێ بۆ ئەوەی کە بە هەموو شێوەیەک یعنی تەسەڕف بە ماڵی گشتی میلەتەوە بکا بەبێ ئەوەی کە چاودێرێکی لەسەر بێ و تەنها چاودێرێکیش ماوە ئێستا بێگومان پەرلەمانی عێراق جینا پەرلەمانی یاریمی کوردستان چارەنووسەکەی ڕوونە بۆ هاوڵاتیان کە چۆنە و بەداخی شەواڵم کە دەسڵاتی پەرلەمانی عێراقیش لەسەر هەرێم سنووردارە، بەڵام بێدەسڵاتیش نییە و بێکاریگەریش نییە گەر کاریگەریەکان قانونی و لە ڕووی ڕقابە و ئەوانەوە تەواو نەتوانێ فشار بێنێ بۆ حکوومەتی هەرێم، بەڵام بێگومان لە ڕووی سیاسی و لە ڕووی معنەوی و لە ڕووی لاوازکردنی پێگەی حکوومەتی هەرێمەوە بەرامبەر بەو تەسەڕفاتانی ئەیکاوە لێسەندنەوەی شەرعیەتی قانونی لە تەسەڕفەکانی لەم ڕوانەوە پەرلەمانی عێراق دەتوانێت ڕۆڵی گرنگ ببینێەوە هەموو یەکێک لە ئەندامانی پەرلەمان ئێمە ئەرکی ئەخلاقی و سیاسیمان هەیە کە ئەو فشارێکە ئەتوانین بیکەین بۆ ئەوی حکوومەت یاخود خۆی بژێوی هاوڵاتیان چاکاوە پاشەکەوتی نایاسایی و نەعادلانەی موچە هەڵگرێ یاخود تەسلیم بێ بەوەی کە لەگەڵ حکوومەتی هەرێم ببوورە لەگەڵ حکوومەتی اتحادی نەوعێک لەو ڕێکەوتنانی کە کراوە بووە یاسایی بوجێ ئەمساڵ جێبەجێ بکا بۆ ئەوەی کە کەمێک باری گوزەرانی خەڵکی باش. زۆر باشە کاکتۆر سەبارەت بەوەی کە ئەو لیژنەیە کە کۆبوونەوەکە کرا لیژنەکە ینی ئەم کۆبوونەوەی بەوە بوو کە ینی خۆتزیینەوە بوو لە جێبەجێکردنی یاسای بوجە ینی ئەوەی کەم کۆبوونەوەی کرا لەیان فراکسیۆنە کوردیەکان و حکوومەت ئەو زانیاریانەی کە بۆ حکوومەتی هەرێم لە بەغداوە ئەنێرێن زانیاریەکان دڵخۆشکەر نین بۆ لە ڕووی داهاتەوە بۆ حکوومەتی هەرێم. بەنمونە من ئاخر جار بەڕێز فازل نەبی کە وەکیلی وەزیری دارایی عێراق بینیم و ڕاستەوخۆ پرسیاری ئەوم لێکرد لە حاڵی جێبەجێکردنی یاسای بوجە چەندێک پارە لە بەغداوە دێ بۆ هەرێمی کوردستان وتی ئەگەر بوجە ڕێکوپێک و بوجاران جێبەجێ کرێ وەکو ساڵی وتی لە باشترین حاڵە ئێمە چاوەڕوانی 610 میلیارد دینارەکەین کە لە بەغداوە بێ بۆ هەرێمی کوردستان وەکو داهات لە بری ئەو 550,000 بەرمیلەی کە حکوومەتی هەرێم قەرارە بیە. ئەم داتانە و ئەم ڕقەمانە بێگومان دڵخۆشکەر نین بۆ حکوومەتی هەرێم، بەڵام ئێمە ئەو 610 میلیارش ئەگەر 610 میلیاریش بێ لە 810 میلیارد پێمان باشترە ئەگەر بێت و حکوومەتی هەرێم خۆی پێیکا و چارەنووسەکەی نەزانین 600 500 و حاڵی موچەی هاوڵاتیان بەم شێوەیە بمێنێتەوە ئەو لەوێت نەدرێ بە موچەی هاوڵاتیان ئێمە ڕەنگە و 600مان هێشتا پێ باشتر بێت لە 800 کە نازانین چی لێ دێ و نازانین ڕقەمەکەی چەنە و ئەولەوێتی تیان نادرێ بە مەسئلەی موچە. لەبەرەوە ئێمە هەر سوورین لەسەرەوەی کە حکوومەتی هەرێم بەڕێکەوتنی لەگەڵ حکوومەتی اتحادی
ئەتوانێت باشتر بژێوی هاوڵاتیان دابیم بکە لەمەی کە ئێستا خۆی ئەیکا چونکە بەداخەوەمەی خۆی ئەیکان نەشەفافە و نەعادیلانەش لەسەر هاوڵاتیان وەکو پێویست جێبەجێکرێت. بەڵێ زۆر باشە بەس کاک تۆ سەبارەت بە هەنگاوی داهاتوتان وەکو پەرلەمانتاران دەتوانن چی بکەن کە ئێستا حکوومەت پابند نەبووە دەمەوێت ئەوەش لە بەڕێز بپرسم ئێستا خەتای بە دەرەجەی خەتای حکوومەت هێرێمەکە بەغداد پارە نانێرێت؟ بە دڵنیاییەوە ئێستا حکوومەت هێرێم ئیلتیزام ناکا بۆ یاسای بوجەیە کە بڕیاری لەسەردراوە لە حاڵێکا کە ئەبوو ئیلتیزامی بکردایە وەگەر ئیلتیزامیش ناکا ڕوون و ئاشکرا بۆ هاوڵاتیانی ڕوون کردایەتەوە هەرچەنە ئەو هەندێک ژمارە ئەڵێ بە هاوڵاتیان بەڵام لە نەتیجا ئەوەی کە خەڵک ئەوێ ئاردەکەیە تەقەی ئاژ نییە ئێمە دەنگە دەنگ و ژمارە و ڕقەمەکانی کاگاشتی و جەماعەتمان ناوێ ئێمە لە نەتیجا ئەوەی کە ئەیبینین بژێوی هاوڵاتیان وەکو خۆیەتی بەڵکو خراپتر بووە و ئێستا 4-5 سعات لە زۆر شوێنەکان کارەبا دەریانی خزمەت گوزاریەکانیش وەکو موچە زۆر خراپ بوون و باری ژیانی خەڵک زۆر پەرێشانە و خەڵک زۆر پڕە لەم حکوومەتە و تحملی خەڵک سنووردار بووە و ئەمە وای نەکردو ئەم حکوومەتە تۆزێک بە وجدانێکی زیندوو بێتەوە هۆشی خۆی و لەگەڵم خەڵکە بەڕاستە و خۆ ڕازگۆیانە بۆ خەڵکە بڵێ کە ئەتوانێت چیان بۆ بکە و چۆن ئەمەی خۆی ئەیکا چۆن باشترە لەو یاسای بودجەی کە عێراق ئێمە لە پەرلەمان پەسەندمان کردووە. بە قەناعەتی ئێمە و هەموو هاوڵاتیانی کوردستانیش ئەتوان بڵێم بیا زۆرینەی هاوڵاتیانی کوردستان قەناعەتیان وایە کە حکوومەت کەم تەرخەمە و یاری بە چارەنووس و سامانی میلەتی خەڵکەکەوە لە نەتیجا نەیتوانیوە نە خزمەت گوزاریەکان دابینکە نەموچەش بۆ میلەت دابینکە و قەیرانەکان ڕۆژ بە دوای ڕۆژ قوڵترە بنەوە ئاسۆکان تەسکترە بنەوە بازار ساد و سەڵی زیاتری پێوە دەرەکەوێ و کێشەی کۆمەڵایەتی و دزی و جەردەی و کوشتنی خەڵک بۆ پارە و ئەمانش وەکو دیاردەیەکی دزێ و خەریکەجارێکی تر پەراسەنێتەوە ئەمانە هەمووی کارەساتی گەورن پێویستم حکوومەتە بە غەفڵەتە خەبەر کاتەوە. بەڵێ زۆر باشە بەس پێ دوای حکوومەت خەوتووە دەڵێ خەبەری بکاتەوە بە دڵنیاییەوە حکوومەت خەوتووە من زانیارێک بە بەڕێزت بڵێم پێش چەند 3-4 ڕۆژ لەمە و پێش ئێمە لەگەڵ وەفدێکی پەرلەمان لە مەغریب بووین لە مالی گەڕابووینەوە لە مەغریب چەند ڕۆژێک لاماندا بۆی کە کۆمەڵە دیدار ڕێک بخەین و لەو دیدارانە من ڕێکم خست چاوم کەوت بە سەرۆکی وەزیران سەرۆک وەزیرانی مەغریب عەبدولئیلاه بن کیران و چاوم کەوت بە سەرۆکی پەرلەمان و ببوورە بە جێگری دوو جێگری سەرۆکی پەرلەمان و کۆمەڵێک لە سەرۆکی فراکسیۆن و پەرلەمانتار و کۆمەڵی دیدارمان کرد بەزەوە بەبیری جەنابتانی بێنمەوە سەرۆک وەزیرانی مەغریب کە لەگەڵی دانیشتم یەکەم پرسیار ئەمەی لێکردم بۆچی مامۆسایانتان خۆپشاندانەکەن و بۆچی موچەیان نییە یعنی بەڕاستی من شەرمەزار بووم و مەجبور بووم کەمێک باسی حقیقت بکەم کەوەی گەندەڵی و ناشەفافیەت و سوئی ئیدارەی بەڕێوەبردننی وڵاتی ئێمە ئەمەی دروست کردووە بەڵام کەمێکیش پینە و پەڕۆ لەوەی کە شەڕی داعش هەیە وڵا ئیتر سعری نەوت شکاوە و ئیتر ئاوە بەڵام لە حقیقەتە ئەوەی کە جەرەکبڕ بوو بۆ من یەکەم پرسیار سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە ڕەنگە باشتر خەبەری هەبێ لە وڵاتەکەی ئێمە زۆر بەداخەوە ئەڵێمیان چونکە بەرپرسەکانی ئێمە نە کارەبایان ئەبڕێ و نە گرفتی ئەمن و ئاسایشیان هەیە و نەموچەکانیان تیش تەسیرێکی لێ کردووە ئەگەر هەر موچەش وەرنەگرن لە حکوومەت بەدایان کۆمپانیان بۆ خۆیان دروست کردووە وەکو فرعون پێی ئەژین و لەبەرەوە بە فعلی احساس بە معاناتی میلەت ناکەن و پێشیان سەیرە ئەگەر خەڵک تووڕە بێ یا خەڵک تعبیر لە ناڕەزایەتی بکە یانی لەبەرەوە ئێمە هیچ چارەسەرێکمانی غیری ئەوەی سەری خۆشمان بەرزکەینەوە لە عالەمە و لە بەرچاوی میلەتەکەی خۆشمان متمانە بگێڕینەوە بۆ حکوومەت ئەمەش تەنها بەوا کرێم حکوومەتە چاکسازی بکە و ڕازگۆ بێ لەگەڵ خەڵک و بیە بە فعلی چیجانی خەڵک زۆر باش کاک تۆرەگەر وەڵامی و پرسیارشمان دەوێت بە کورتیانی یەکەم پرسیاری سەرۆک وەزیرانی مەغریب ئەوە بوو کە بۆچی موچەی مامۆسایان نادرێت لە کوردستان بەڵێ بەڕاستە خۆ یەکەم ئەوی پێوتم وتی ئەوە چیە وڵاتی ئێوە مامۆساکانتان خۆپشاندانەکەن و موچیان نییە یعنی شەرمەزاری بوو بۆ من کە سەرۆک وەزیرانێکی وڵاتێکی تر کە من زیاتر وەکو ڕەفیقی 11 ساڵە ئیناسم وەختی سەردانی یەکەم پرسیار ئەمەم لێکە من شەرمەزار بوو منم زانی چی بڵێم بەس ناچاریش بووم بڵێم بڵێ لە وڵاتی ئێمە سوئی ئیدارە هەیە لە وڵاتی ئێمە ناشەفافێت و فەساد هەیە بەڵام حربی داعشیشمان هەیە و تێکشکانی سعری نەوتمان هەیە ئەوانشمان هەیە خۆی ئەم حاڵەتانە هەمووی ئەم دیاردەی دروست کردو کە هیوادارم میلەتی ئێمە بتوانێنە چارەسەری ئەوە بکا بڵکو و ئینشاءڵڵا خاوەنی دەوڵەتی سەربەخۆی خۆش بەڵێ سوپاس دەکەم دواتر دەگەڕێم وەلای بەڕێز کاکتۆر لەگەڵمان بمێنیتەوە کاکتۆرە من سەبارەت بەوەی کە ئێستا مەسەلە هەنگاوی یاسا هیچ هەوڵێک هەیە بۆی کە
ئەم کێشەیە پابەند نەبوون و پابەند بوون بە یاسا لە ڕێ یاساوەیەک لا بکرێتەوە ئەلبەت ینی بەپی ئەو ڕێکارانەی کاتن ناو یاسای بجشە هاتووە ئومێت کاتێکی حکوومەت یاریمی کوردستان التزام ناکە ئەبێتە مەسئولیەتی کاڵگرێت مەسئولیەتی قانونیەتی مەسئولیەتی سیاسەکەی لە ڕووی قانونیەوە بەڵێ لە ڕووی قانونیەوە پێم وایە ناکرێ ئێمە بێدەنگ بین هەندێک هەوڵ هەیە هەوڵەکان چی هەوڵەکان لەوانەیە پەنابردنە بەردادگایە چۆن دەکرێت لە ڕووی یاسایی و پەنابردنە بەردادگا ئەم بابەتە دەکرێت کۆمەڵە فەرمانبەر وەکالەتێ بکەنەوە کە داوای بەپێی یاسای بجدە داوا لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تۆمارکەن کە موچەکانە نەدراوە و دوجاری لەمەوە ئەوە باز بکرێت کە تەمەن 2000 نەتیجەکەی بازەوە بکرێت کە التزام نەکراوە بە یاسای بجدەوە بەڵام دەکرێت لەکوێ سکاڵا تۆمار دەکرێت لە بەردەمی دادگای باڵای فیدراڵی لە عێراق بەڵێ بەس ئەو ڕێگایە تەناو ڕێگایە بۆ سکاڵا بەس فەرمانبەر دەتوانێت سکاڵا تۆمار کات ئەمە بە مباشری ئەتوانێت نەخێ هەم کۆمەڵی لایەن ئەتوانن بەڵام بەپێی مادەی نەوت و سێ بەرگەی سێ فەرمانبەران ئەتوانن داوا تۆمارکەن لەسەر ئەو ئەساسە بەردەمی دادگای فیدراڵی چونکە بێتە اختصاسێکی مباشری دادگای فیدراڵی هەر کاتێک کە یاسایەکی فیدراڵی لە کاتی جێبەجێکردنی کێشەی تێکەوت یاخود جێبەجێ نەکرا ئەمەش لەبەرەوەی موسی فەرمانبەران لە یاسا ژمارە دەی یاسای بودجێ عراقی بەرگەی سێ داهاتووە کە بێ حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولیەتی سەرشانی خۆی لە پێدانی ئەو دێ بدە بە پێدانی موسی فەرمانبەران کەواتە بێت ینی بەس فەرمانبەر دەتوانێت سکاڵا تۆمارکەی پەرلەمانتار و ئەم بابەتە بەجێ هێژێ بۆ ئیجتیهادی محکەمە ئەگەر بە وەکالەت دووەری بگرێ کە پێی وایە پەرلەمانتاریش نوێنەری ئەو ناوچەیە ئەتوانێ وەری بگرێت بەڵام ئەمە ئیجتیهادە ینی بۆی ئەم ئیجتیهادە نەبێ بۆی ئەم پێم وایە هەندێک هەوڵەیە بەڵێ هەندێک هەوڵ هەیە بەڵەکان چینیانی هەندێک هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئیتر ئەم بابەتە بگەینە شوێنی خۆی ینی فەرمانبەر ئامادەکراوە خەڵک ئامادەمانە کراون بەڵام پێویستەکە هێشتا چاوەڕێکیم زانین مانگی یەک تێپەڕێ و حکوومەتی هەرێمی مانگی یەک تێپەڕ ئەمڕۆ دوی دیارە تەواوی تر کاتی خۆی هاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان التزامی نەکردووە ئێستا بڵین ئەو کەسانی کە هەوڵیان داوە کە سکاڵا تۆمارکردن ئامادەن ینی خۆیان نێگلا کرد بەڵێ ئامادەن لە کوردستان چەند فەرمانبەرن بزان جەنابەت خەریکی ئەم هەوڵەی و بە ئەم بابەتە با بگەینە نەتیجە ئەوسا باسی بکەین چونکە ڕاستە خەریکی هۆڵین بەڵام هێشتا ماوە ینی ماوە بۆی کە وەکالە توشتەکان تەواو بێ بەڵام ئەم بابەتە ئێستا ئیشی لێکرا بۆ وەکالە توشتەکان بەڵێ چەند فەرمانبەر دەیانەوێت سکاڵا تۆمار بکەن دیاری نەکراوە چەند فەرمانبەر بتوانە حەزکەن ئەتوان ئێستا ئامادە کراون ینی خۆیان بەڵێتر داوەتێکە بۆ کۆمەڵە فەرمانبەرە چێت مەرجنی ینی چەند فەرمانبەرەتی و فەرمانبەرانە خۆیان پارێزەرێکە بێ وەکالتیان بکە بەڵام کەسێک سەرپەرشتی پرۆسەکە بڵێن ئێستا هەموو شتەکان تەواو کراونەوەندەی کە هەندێک وردەکاری فەنی ماوە بەڵێ ینی ئەوە تەنە پێویست بێ کە سکاڵا تۆمار بکرێت بەڵێ کەی سکاڵاکە ئەم بابەتە محکەمە بەروارێکدا دیارەکە بۆ دادبینی کردن بەڵێ لەسەر مۆزۆی موسی فەرمانبەران بەس کەی سکاڵاکە بە کوردی ئێمە بەتەم من ئاخەرکی و ئیشەم و ئەتوانین نازانیم ئەگەینە کوێ وەکەی ئەتوانین بگەینەوەی کە حکوومەتی هەرێمی بڵێن محکەمەی اتحادی بەرواری دادبینیەکە دیارەکە ئەمە کۆمەڵە پرۆسی محکەمەیان نهێشتا ماوە ئەکڵی شەو شتەکانی ئامادە لای جەنابەت بەڵێ فەرمانبەرەکانیش چەند کەسن ینی دیاری نەکراون چونکە دەکرێت زیاتر بکرێن ئەنی چەند کەس تا ئێستا ئامادەی 5 کەس وەکالەتیان حاضر کرد ئەوانیش لە دادگا ئامادە بەڵێ سپاس دەکەم کاکتۆر مەرجنی لە دادگا ئامادە دەتوانن نوێنەکان ئامادە بێت بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاکتۆر موسە ئاگر بگرم وڵای بەڕێزت ینی دەکرێت چی بکرێت لە ڕووی یاساییەوە بۆ یەکلاکردنەوەی ئەم پرسە یاخود ئێوەکو پەرلەمانتاران ناتوان بۆ نمونە سەرۆکوەزیرانی عێراق وەزیری داراییە نەوتە بانکێشی پەرلەمان بکەن و ئەم پرسە بەلایەکدا بخەن بە دڵنیاییەوە ئێمە ئەتوانین بانگی سەرۆکوەزیران بکەین ئەتوانین بانگی وەزیرینەوت بکەین پەرلەمانی عێراق پەرلەمانێکی کارایە وەکو پەرلەمانە پەکخراوەکەی هەرێم نییە و تەقالیدی دەوڵەت لە عێراقا زۆر باشترە و ڕێزی پەرلەمان و بڕیارەکانی زۆر جوانترە گیرێ پەرلەمانی عێراق ئەگەر بێت و وەزیرێکیش بۆ ئیستیجواب نێت بە غیابی استیجواب بکرێ و دەرەکرێ وەکو پەرلەمانی هەرێم نییە کە بێ سەرۆکوەزیران ئیزنی وەزیر بدا بۆی کە پەرلەمان بتوانێت لێ پێچنەوەی لەگەڵ بکە لەبەرەوە لە عێراق توانرێ بەڵام مشکلەکە ئەوەیە ئەو کەسانەی متمانیان لە پەرلەمانی عێراقەوە پێ نەدرابێ
لە پەرلەمانی عێراق محاسبە ناکرێن بەڕێز کاگنێچیر و سەرۆکی حکوومەت و حکوومەتەکەی لە پەرلەمانی هەرێم ئینیان متمانیان وەرگرتووە نەک لە پەرلەمانی عێراق بۆیە لە ڕووی ڕقابەی پەرلەمانیەوە ئێمە تەنها ئەتوانین لە پێچینەوە لەگەڵ وەزیرەکانی عێراق بکەین چونکە ئێمە متمانەمان بەوان بەخشیەوە شتوانی متمانیان لێ بسەرینەوە ئەگەر مقتەزەیاتی ئەو پلێسەنی بەڵام لەسەر پەرلەمان لەسەر بەڵێ بۆچی وەکو پەرلەمانتار ویلایەتی هەیە لەسەر هەموو عێراق ئەتوانی بڵێ محکەمەی اتحادیە بەڵێ فەرموو سەبارەت بۆی کەوتت دەتوان لێپرسینەوە لەسەر وەزیرانی عێراق و وەزیری نەوت و دارایی بکەن بۆ وەکو پەرلەمانتارە کوردەکان لانی کەم لە ڕێگەیەوە کە فشارێک دروست بکەن بۆ ئەوان بانکێژ ناکەن بۆەوەی کە بە تاوی ڕوونکردنەوە بدرێت لەو بارەیەوە ئێمە ئەگەر ئەوان بانکەین لە ڕاستیە ئێمە ئەوان بە تاوانبار نازانین تاوەکو حکوومەتەکەی خۆمان التیزام بەو 550,000 بەرمیلە نەکا کە ڕێکەوتون لەسەری و لە یاسای بوجات تۆمار کراوە تاو ئەم التیزامە نەکات و ئێمە ناتوانین لە مقابلە داوا التیزام لە حکوومەتی اتحادی بکەین بەڵام ئەوە هەیە ئەبێ حکوومەتی اتحادیش وەکو سەرۆک وەزیرانی هەموو عێراق وەکو برای بەڕێزم مامۆستا ئەمینیش باسی کرد یعنی حکوومەتەکەی هەموو عێراقە لە بەرەوبەر پرسیارەتێکیشی هەیە بەرامبەر بە عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان ئێمە کۆمەڵێک زۆر لە شورتەی اتحادی و جنسیە و جەوازات و ئەمانە لە ئەسڵا موچەخۆری اتحادین و لە هەرێمی کوردستانە دەوامەکەن بەشێک لە مۆزەفەکانی گومرگەکان مەسەلەن سەر بە حکوومەتی اتحادین ئێمە لێرە دەرماندنوان بۆ دێ ئێمە لێرە بەشە خۆراکمان بۆ دێ ئێمە لێرە پاری فەلاحمان بۆ دێ ئێمە لێرە دەسڵاتی مەتاڕەکانمان ئەمانەمووی بەدەست حکوومەتی اتحادین حکوومەتی اتحادیش نابێت کەم تەرخەم بێوە تەنها بڵێ حکوومەتی هەرێم هیچی نەکرد باشە لە مقابلەوە حکوومەتی اتحادی چی فشارێکی کردوتە سەر حکوومەتی هەرێم تاوەکو بتوانێت ئەوە بکە ئێمە بەداخەوە چونکە لە وەزعێکی سروشتیان ناژین و وڵاتەکەمان لە حاڵەتی شەڕی تیرۆرایە و ئێمە حکوومەتی اتحادیەکەمان تەرەفە لەگەڵمانە لە نەتەوەیەکی ترەوە ئێمە لە حاڵەتێکی تەندروستی دیموکراسیە ناژینە تاوەکو مەسەلەکان هەمووی تەنها لە منزوری قانونی و یاساییەوە سیرکەین بۆیە مەجبورین هەندێک جار لە ڕاستیە ینی دەستکراوە نەبین وەکو پێویست بۆی کە هەموو ئیجراعاتێ بکەین و پەرلەمانەکەی ئێمەش وەکوتم دەسڵاتی ناشکێ بەسەر حکوومەتی هەولێرە تاوەکو بتوانێت یعنی سزای بدایە لە پێچینەوەی لەگەڵ زۆر باشە تۆر ڕافێکی پەرلەمانی بکە بەڵام ئێمە وەکوتم ئەرکمانە ئینشاڵڵا ئەگەر حکوومەتی هەرێم بەردەوام بوو لەسەر ئەم پشتگوێخستنەی ئەم یاسای اتحادیە ئەوە دەسڵاتێکی پێوترێ دەسڵاتی محکەمەی اتحادی ئەکرێ وەکو جەنابیان باسییان کرد فەرمانبەران پەنای بۆ بەرن و دەسڵاتێکی تریشەیە کە دەسڵاتی یاسادانان و چاودێری و پەرلەمانەکە دەسڵاتەکەی ئێمەیە ئەتوانین ئەو بەڕێزانە بانکەین بۆ پەرلەمان و ڕوونکردنەوەی زیاتریان لێ داواکەین لەسەرەوەی کە ڕێکار چۆن بگیرێتە بەر بۆی کە حکوومەتی هەرێم یاخۆی وەکوتمەوەی پێویستە بیکە یاخۆ ناچار کرێکە بیکە بەڵێ زۆر باشە بەسکاوی تۆر وەکو فراکسیۆنە کوردیەکان تا ئێستا کۆمەڵۆتان نەکردووان گاوی داهاتوتان چی دەبێت بۆ فشار دروستکردن تا ئێستا ئەو کۆبوونەوانەی پێویستە نەکراوە بەڵام بێگومان ئێمە هەمومان چاوەڕێ بووین کە لەم مانگا دەرکەوێت حکوومەتی هەرێم هەڵوێستی چۆنە بێ و حکوومەتی اتحادیە هەڵوێستی چۆنە بێ و معتەیاتی داهاتوو چی دێتە بەردەست لەم مانگەی داهاتوو لە چەند ڕۆژی داهاتووە کە گەڕێنەوە بۆ پەرلەمان بە دڵنیاییەوە ئینشاءڵڵا هەوڵی ئەوە دێن کە کۆبوونەوەیکی تایبەت تەرخانکەین بۆ ئەوەی کە ئەو لێکۆڵینەوانی پێویستە لەم بوارە بکرێ و ئێمە ئەو ڕێوشێنانە بگرینە بەر کە ئەتوانین بگرینە بەر بۆ زەخت و فشار لەسەر حکوومەتی زۆر باش بەڵێ دوا پرسیارم بۆ بەڕێزتان سەبارەت بەوەی کە بەڕێزت بۆچی وتت لە عێراقەوە بە پێی لێدوانی بریکاری وەزارەتی دارایی 610 میلیارد دینار بۆ هەرێم دەهێنرێ وتە دەگەر هەرێم 850 میلیارد دیناریشی دەستکەوێت ئەوەی عێراقت پێ باشترە لە هەرێم لەبەرەوەی ئەوەی لە هەرێمی کوردستانە دەسەکەوێت کەس نازانێت چی لێ بەسەردێ و لە ڕاستیا متمانە نەماوە لە بینی خەڵک و لە بینی حیزبەکان و لە بینی حکوومەتی هەرێم و بە تایبەتیش ئەو کاڵم حکوومەتی هەرێم باسی ئەو لیژنەیە یەکەم کە تایبەتە بە نەوت و غاز و داهاتی نەوت و غاز ئەچێتە بەردەستی و لەی بەرپرسیارە متمانە نییە ئەو ئەڵێ ملیارێکیشم دەسەکەوێت کوا متمانە نییە ئێمە هیچ جیاوازێک نابینین خاڵێکی ترەوەیە کە ئەو داهاتی لە عێراقەوە دێ ئەو لەوێتی تیادراوە بە مەسەلەی موچە ئەم لێرە ئەولەوێت نادا بە مەسەلەی موچە و شەفافیش نییە کە چەندێکی دەسەکەی و چۆنی سەرفەکە لەبەرەوە من ئەڵێ مەگینا خۆگەر ئێمە لێرە ملیارێکمان دەستکەوێ 150 معقولە تۆ بە 600 میلیارد ڕازیبی
ئەمە طبعا زانیاریەکانی وەزارەتی مالیە و بەڕێز کاک فازڵ لە من بەرپرسیار نیم لەم زانیاری ئەو وای بە من وت یانیوتی ئەگەر ئەم یاسایە جێبەجێش کرێ لە باشترین حاڵەتە 600 میلیارد لەوانەیە یا کەمێ لەوە زیاتر بێ بۆ زیاتر نایە بە پێی قسەی ئەو بەڵێ سپاس دەکەم کاکتۆر کاتمان کەمەوە تۆش پارەی بەغداد پێشەفافتر و باشترە ئێمە هەر مۆزۆ پارەکە نییە ینی 600 میلیارەکە ئەگەر 600 وەرگری تو حسابی داهاتی ناخۆ کە گەر 150 میلیاریش داهاتی ناخۆ بێت کەواتە ئەکاتە 760 ئەگەر چەند لە 550کە زیاتر بکە پێم وایە نزیکەی 300 تا 500 هزار بەرمیل زیاتر دەبێت کە ئەمەش بۆ هەرێمی کوردستانەکە ئێستا نازانین چی دێت ئەگەر ئەو کاتە شەفاف دەبێت و ناچار دەبین چاودێری بکە ئەمە هەموو بێتەوە داهات خەڵکی هەرێمی کوردستان زۆر قازانجەکە بێجگەلەوەی کە خەڵکی هەرێمی ناوچەکانی تا ئێستا ئێمە بێبەشین تەنانەت فەرمانبەران لە هەموو ناوچەکانی خوارەوەدا مافیەوەیان هەیە کە تا 50 میلیۆن دینار وەکو سلفە لە بانکانە ڕابکێشن بەڵام فەرمانبەری هەرێمی کوردستان موچەکەی خۆشی پێ نادرێت نیوەی موچەی پێدرێت زۆر باشە بەس کاتمەکەمەوە سەبار بووی کە تەنام ڕێگە هەیە فەرمانبەر سکاڵات و مەرکیان ڕێگەی تریش هەیە ئەلبەت وەکو ڕێگەی یاسایی هەیە ڕێگەی سیاسی هەیە ئەمە ڕێگەی یاساییەکانن هەندێک فشاری دادگا بەتاوی دادگای باڵای فدراڵی بۆ سەر حکومەتی هەرێمی کوردستان بۆ بڕیار لە ڕێگەی بڕیارەکانی دادگاوە ڕێگەی سیاسیش هەیە لە ڕێگەی پەرلەمانەوە و لە ڕێگەی هەندێک فشارکردن بۆ ئەو عقدە نەوتیانەی کە هەن ئەم سکاڵا تۆمارکردن ئەگەر بە کورتی بێ زوو یەکلا دەبێت ئەگەر سکاڵەکە تۆمار بکرێت بابەتە کەوتو سەر دادگای باڵای فدراڵی کەی ئەتوانێت ماوەدا بنێ بۆ دادبینیکردن بەڵێ سپاس دەکەم بەڕێز دکتۆر ئەمینەندانی پەرلەمانی عێراق کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر موسە نامین سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی لە پەرلەمانی عێراق کە بەڕێستان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام لە بەشی کۆنتڕۆڵ کامێرا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ